بۆ زۆرێک لە شیکەرەوە سیاسەتی دەرەوەیی ئەمریکا بەرامبەر بە سووریا هێشتا بەناڕوون ناودێر دەکرێت هەروەک چۆن دەڵێن استراتیژێتی ئەمریکاش نەکرد بۆ سووریا بەڵکو بۆ ناوچەکەش نادیارە و بەتایبەتیش سیاسەتەکان و استراتیژێتەکانی ئەم بەڕێوەبەرایەتی ئێستا لە کۆشکی سپیە. خۆش هاتنەوە بۆ چاوی واشنگتن. لێرە لە واشنگتن داڕێژەری سیاسەتی دەرەوەی ئەمریکا سەرۆکی وڵاتەکەیە. دوا بە دوای بڕیاری کشانەوە لە سووریا سەرۆک ترامپ باسی لە ڕەهەندی نوێی سیاسەتی ئەمریکا کرد بۆ سووریا بۆ هێورکردنەوەی ڕەوشی ناوچەکەش. We've secured the oil and therefore a small number of U.S. troops will remain in the area. ئێمە نەوتەکەمان پاراستووە هەر بۆیە ژمارەیەکی کەمی سەربازەکانمان لەو ناوچەیە دەمێننەوە کە نەوتەکەی لێە و دەیپارێزین دواتریش بڕیار دەدەین لە ئایندەدا چی لێ بکەین بەم هەنگاوانەمان دەگەینە ناوچەیەکی ئاشتیانە و سەقامگیری تەواو لە نێوان تورکیا و سووریادا بەو هەرێمەیشەوە کە بە پارێزرا و ناودێر دەکرێت ناوێکی جوانە و هیواداریشین پارێزراو بێت هەزاران و هەزاران کەس لەو ناوچەیەدا کوژراون. شەڕی دژی تێرۆریستان بەشێکی تری سیاسەتی ئەمریکایە لە وڵاتاندا. ئەمریکا سەرکردایەتی هاوپەیمانیەتێکی نێونەتەوەیی دەکات بۆ لەناوبردننی تێرۆریستانی داعش. تێرۆریستانی دەوڵەتی ئیسلامی لە سووریا پاش داڕمانی خەلافەتەکەیان شکستیان هێنا و گەورە کاربەدەستانی ئەمریکاش دەڵێن بۆ لەمە دووە ئەرکی تریان لە ئەستۆیە. ئێمە پاشەکشمان بە خەونی جیهادیەکان کردووە کە بریتی بوو لە دەوڵەتی تێرۆر لە ناو جەرگەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا و پەرەنگاریشیان دەبینەوە. هەروەها ئێمە ژیانی بە میلیۆنان کەسمان لەو دڕندانە ڕزگار کردووە کە پێشتر لە جیهاندا ئەوەها دڕندەیەک نەبینرابوو. کاری باشی ئێمە بەردەوام دەبێت بۆ سەقامگیری و بۆ هەوڵەکانی بژاندنەوە. وەک زۆرێک لە چاودێر دەڵێن بڕیاری کشانەوەی ئەمریکا لە سووریا دەشێت زیان بدا لە هەوڵەکانی هاوپەیمانەتی دژە تێرۆر. بەڵام وەک هاوپەیمانەتی ناتۆ دەڵێ بە ئەم قۆناغە ببێتە قۆناغی پاراستنی دەستکەوتەکانی هاوپەیمانەتی دژە تێرۆر. ئەوە بە تەواوەتی زانراوە کە جیاوازی هەیە لە نێوان ئەندامانی ناتۆدا کاتێک دێینە سەر باسی ڕەوشی سووریا لە هەمان کاتیشدا هاوڕاین لەسەر پاراستنی ئەو دەستکەوتانی لە شەڕی دژی دوژمنە هاوبەشەکەماندا داعش بە دەسمان هێناون و هەروەهاش پشتیوانیکردن لەو هەوڵانی بەڕێوەبەرایەتی UN دەدرێن بۆ گەیشتن بە چارەسەرێکی سیاسی کە بەردەوام بێت. پەرەسەندنەکان و وەرچەرخانەکان و ئاڵوگۆڕە سیاسیەکان زۆرن هەریەکەشیان دەشێ بە شێوەی جیاواز کاریگەری لەسەر قەیرانی ناوخۆیی سووریا هەبێت وەک لێکۆڵەرەوە سیاسیەکان دەڵێن ئەمانەوە هایان کردووە پێشبینیکردن بۆ ڕەوشی سووریای بەشەڕ وێران بوو هێندەی تر ئاڵۆز بێت. دەزانی قسەکردن لەسەر ئەم قەیرانە زۆر قورسە چونکە ژمارەیە کارکتەری تێدان و هەریەکەشیان ئەجێندای خۆی هەیە. بەڵام لە ئێستادا ئەوانەی بە وردی سەرنجیان لەسەر ڕەوشی سووریایە لەو بڕوایەدا ژێمی ئەم وڵاتە بەرەو سەرکەوتن دەڕوات. بەڕەچاوکردنی بەرەو پێشچوونە لەشکریەکانی لە ناو وڵاتەکەدا هەیەتی ئەوە دەبینیت زۆر ناوچەی کۆنتڕۆڵ کردوێتەوە. تەنها ناوچەیەکیش مابێتەوە هەر ئیدلیبە و ئەمەش بەشی خۆی کێشەیە. ئەمریکا وەک جەختی لێ دەکاتەوە هێنانە ئارای سەقامگیری لەو ناوچەی جیهاندا بە هەنگاوێکی گرنگ ناودێر دەکا بۆ جێگیرکردنی ئاشتی و ئاسایش و هەروەهاش بۆ بنەبڕکردنی هەڕەشە و مەترسیەکان لە بەرژەوەندیەکانی ئەمریکا لەو ناوچەیە و لە جیهانیشدا. چاوی واشنگتن بۆ ئەم هەفتەیە میوانداری دکتۆر ئەیمی هۆڵمز دەکا. ئەیمی ئەندامی باڵایە لە نێوەندی وودرۆ وڵسن لە هەمان کاتیشدا لێکۆڵەرە لە زانکۆی هارڤارد. ئەیمی بێ لە کتێبە چاپکراوەکانی خاوەنی دەیان لێکۆڵینەوەی گرنگە سەبارەت بە ڕەوشی وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە نزیکەی 10 ساڵ لەو ناوچەی جیهاندا ژیاوە و لەو 10 ساڵەدا ئەزمونەکانی بەهاری عەرەبی لە زۆرێک لە وڵاتەکاندا بینیوە. ئەیمی سەرەتا زۆر سپاس دەکەم بۆ ئامادەبوونت. تەوەری یەکەمی وتوێژەکەمان سەبارەت بە سیاسەتی دەرەوەی ئەمریکا بەرامبەر بە سووریا. پێ دوایە ئەم سیاسەتەی کە ئێستا بەڕێوەبەرایەتی بەکاری دێنێ بتوانێت بەرژەوەندیەکانی ئەمریکا هەم لە سووریا و هەم لە ناوچەکەشدا بپارێزێت. سەرەتا سپاست دەکەم بۆ بانکێشتنەکەت و خۆشحاڵم بەوەی لێرەم. پێم وایە سیاسەتەکانی سەرۆک ترامپ زۆر پەرتەوازن و پێشم وایە لە مانجی دەوە زۆر ناجێگیری و ئاژاوەمان بینیوە لە سووریادا واتە لە ڕۆژی 6 مانجی دەوە کە پەیوەندە تەلەفۆنیەکەی لەگەڵ سەرۆکی تورکیادا کرد.
ئەوجا هێرشەکانی تورکیا لە ڕۆژی 9 هەمان مانگدا دەستیان پێکرد. جا ئەوەی جێی نیگەرانیە لای من سەبارەت بەو دەستکەوتانەی بەدەستمان هێنابوون لە ڕێی شکستی داعشەوە بەهۆی ئەو ناجێگیریەوە دەشێت بنکۆڵ بکرێن. یعنی ئەو دەستکەوتە گەورانەمان دەشێت لە ناو بچن لە ئەو هاڕەوشێکدا. ئەگەر سەیرێکی چوارمانجی ڕابردوو بکەین دەبینین ڕەوشێکە مای نیگەرانیە لە سووریادا. ئەمە نیگەرانیە و هەمانە، بەڵام ئەوەی جێی سرنجە ئەوەیە هەتا ئێستاشی لەگەڵدابێت هێزەکانی سووریای دموکرات بە شێوەیەکی گشتی پێگرتووی ماونەتەوە، چونکە هێندێک وەها پێشبینیان دەکرد پاش هێرشەکانی تورکیا عەرەبەکانی ناو حەسەدا جیا دەبنەوە و دەستنەپاڵ ڕژێمی سووریا یان دەدەنە پاڵ ئەو هێزانەی لە ناو سووریادا سەر بە تورکیان، بەڵام ئەمە ڕووی نەدا. بە پێچەوانەوە هێزەکانی سووریای دموکرات یەکگرتووی خۆیان و سەرکردایەتی خۆشیان پاراست وێڕای ئەو ناجێگیریەی هاتە ئاراوە و وێڕای ئەو هەڕەشە و مەترسیانەی لەلایەنی جۆراوجۆرەوە ڕوبەڕوویان دەبووە. لەم هەموو هەلو مەرجێک کە ئێستا لە سووریادا هەیە و لەم سیاسەتە دەرەوەیی ئەمریکا بەرامبەر بە سووریا ئەکرێ وا تێبگەین کە ئێستا ئەمریکا بەلایەوە گرنگ نییە بەشار ئەسەد لە دەسەڵاتە بمێنێتەوە یان نەمێنێتەوە. ئەمریکا دۆسیەی ڕژێمی سووریای بەلاوە گرنگە و هەروەهاش بەلایەوە گرنگە لە دەمشق چی ڕوودەدات. هەرچەندە هاوبەشەکانمان لە باکووری ڕۆژهەڵاتی سووریا بوون و سەنجی زۆربەی هەوڵەکانمان لەسەر باکوور و لەسەر ڕۆژهەڵاتی سووریا بووە، واتە ئەو جیانەی هێزەکانی سووریای دموکراتی لێبوون. ئەمریکا دەخوازێت بەردەوام بێت لە فشارەکان لەسەر ڕژێمەکەی ئەسەد لە دەمشق. ئەلبەت بەشێکی هۆکاری مانەوەمان لە ناوچەکانی دێرە زور، حەسەکە و قامشلو بە مەبەستی درێژەدانە بە فشارەکانمان لەسەر دەمشق و هەروەهاش مانەوەمانە لەگەڵ حەسەدەدا لە چێلگەنەوتیەکان تا ئەو سەرچاوانە نەکەونە دەست لایانی تر بۆ نمونە دەوڵەتی ئیسلامی. ئەمەش بابەتێکی تری جێگەی بایەخی ئەمریکایە. یەکێ لە پرسیارەکانی تر مەسەلەی شەڕی دژی تێرۆرە. ئێمە گوێمان لێ بوو سکرتێری گشتی ناتۆ پێمان دەڵێ پێویستە لەم قۆناغەدا دەستکەوتەکان پارێزین. دەستکەوتەکان چۆن دەپارێزرێن؟ لە کاتێکا راپۆرتەکان وان نیشانی دەدەن کە داعش خەیا خانە نووسوەکانی داعش بەردەوامن لە هێرش و لە هەڕەشە و لە مەترسیەکانیاندا. ئەمە پرسیارێکی زۆر باشە. ڕێکخراوێک هەیە ناوی نێوەندی زانیاریەکانی ڕۆژاوایە لە باکووری ڕۆژهەڵاتی سووریا. زانیاریەکان کۆ دەکاتەوە و دەیکاتە بەڵگەنامە. زانیاری لەسەر هێرشەکانی تێروریستانی دەوڵەتی ئیسلامی کۆ کردوتەوە. بەپێی ئەو زانیاریانە لە 23 مانگی سەی ڕابردووەوە کە شکستی دەوڵەتی خلافەت بە فەرمی ڕاگەندرا، ئەو کاتە من لەوێ بووم و دەستکەوتێکی زۆر گەورە بوو وە خۆشیش بوو کە لەو ڕۆژەدا لەوێ بووم. هەر پاش ئەو ڕاگەیاندە فەرمیە ژمارەی هێرشی شانە نووسوەکانی داعش کەمیان کرد. هەرچەندە لێرولەوەی سووریادا هێرشیان دەکرد، بەتایبەتیش لە ناوچەی دێرە زور، بەڵام زۆر کەم بوون. دەتوانم بڵێم لە مانگی 3 تا مانگی 7 و 8 هێرشەکان زۆر کەم بوون. لە مانگی 8ەوە کە ئەردۆغان دەستی کرد بە هەڕەشەکانی بۆ چوونە ناو سووریاوە، ئیتر بەرزبوونەوەیەکمان بینی لە ژمارەی هێرشەکانی شانە نووسوەکانی داعشدا. پێم وایە ڕۆژی 9 مانگی 8 بوو کە ئەمریکا و تورکیا ڕێکۆبنێکیان ڕاگەیان لەسەر هەرێمی پارێزرا و لەگەڵ حەسەدەدا و ڕێگەدرا تورکیا چاودێری سنوور بکات. لەو کاتەشدا جارێکی تر کەمبوونەوەی هێرشەکانمان بینی. بەڵام لەگەڵ دەستپێکردنی کردە لەشکریەکانی تورکیا ئەوەی پێی دەگوترێت کانی ئاشتی، جارێکی تریش بەرزبوونەوەی ژمارەی هێرشەکانی شانە نووسوەکانی داعشمان بینی. جا بەڕاستی ئەوە جێی سرنجە کە زیادبوونی هێرشەکانی داعش هاوکات بوون لەگەڵ هێرشەکانی تورکیا بۆ سەر باکووری ڕۆژهەڵاتی سووریا. ئەو ڕەوشە بۆ هاندانێک بۆ شانە نووسوەکانی داعش تا هێرشەکانیان بکەن و هەروەها سوودیشان لە ناجێگیری ڕەوشەکە بینی. شتێکی تریش کە دەمەوێت ئاماژەی پێ بکەمەوەیە، داعش بەرپرسیارەتی خۆی لەو هێرشە کرایە سەر قەشەیەکی ئەرمەنیایی لە قامشلو و گرتاستۆ. ئەمەش یانی کۆمەڵگەی کریسچیانەکان دەبنە ئامانجی ئەو هێرشە نوێیانەی داعش کە لە دوای ڕووخاندنی دەوڵەتی خلافەتەوە دەستیان پێکردووە و بێگومان ئەمەش دۆسیەکی ترە کە جێی نیگەرانیە. بەڕای تۆ پێویست دەکا ئەمریکا هێزی سەربازی خۆی بنێرێتەوە بۆ سووریا وەکو پاشگەزبوونەوەیەک لەو بڕیاری سەرۆک ترامپ بوو کە بکردنەوەی هێزەکان، چونکە بەبێ هێزی لەشکری چۆن نەتوانرێ ینی کۆنتڕۆڵێکی تەواوەتی ڕەوشەکە بکرێ، داعش بنە بڕ بکرێ، مەترسیەکانی نێڵڕێ.
زامە پرسیارێکی هەر زۆر باشە. سەرۆک ترامپ وهای مەزەندە کردبوو ڕێک پاشڕاگەیەنەکەی مانجیدا بۆ کشانەوە لە سووریا باسی لەوە دەکرد کە ئەو هێزانە لە سووریاوە دەگوێزرێنەوە بۆ عێراق و دەیگوت ئەگەر پێویست بکات بگەڕێنەوە بۆ سووریا ئەوە کێشە نابێت چونکە هێزەکان لە عێراقن و دەچنە ئەو دی سنوورەوە و سووریاوە. سەرۆک ترامپ وهای دادەنا ئەوە کێشەیەکی گەورە نییە و بە ئاسانی جموزۆڵ بە هێزەکان دەکرێن. بەڵام کێشەکە لەوەدا بوو کە هیچ پرس و ڕایەکی لەگەڵ دەسەڵاتدارانی عێراقدا نەکردبوو تا بزانیت ئایا دەشێت ژمارەی سەربازەکانمان لە وڵاتەکاندا زیاد بکەین. وەک هەمومانیش دەزانین لە عێراق داوای چوونە دەرەوەی هێزەکانی ئەمریکا دەکرێت لە پاش کوژرانەکەی قاسم سولەیمانیەوە. پێش ئەو ڕووداوەش عێراقیەکان نیگەرانیان هەبوو کە هیچ بابەتێکیان لەگەڵدا باز نەکراوە سەبارەت بە زیادکردنی ژمارەی سەربازەکانمان لەوێ. من بۆ خۆم ڕاوەرگرتنێکم کرد لە ناو هێزەکانی سووریای دموکرات لە مانجی 2 هەروەها 3 و هەروەها مانجی 7 2019دا. یەکێک لە پرسیارەکانم ئەوە بوو ئایا هێزەکانی سووریای دموکرات دەیان هەوێت هاوپەیمانەتی بە سەرکردایەتی ئەمریکا لەوێ بمێنیتەوە یان بڕوات. دەنگەشی ئێجگار زۆر کە دەگەیشتە لە سەدا 92 بەشدار بوون. مانەوەی هێزەکانی ئەمریکای دەویست لە سووریادا لە کاتێک ترامپ بڕیاری کشانەوەیدا بەبێ ئەوەی پرس و ڕایەکیان لەگەڵدا بکات وەک چۆن ڕاوێژێکی لەگەڵ عێراقیەکاندا نەکردبوو بۆ ناردنی هێزەکان. جا ئەمە وەک وانەیەکە بۆ من تا بەر لەوەی بڕیاری هێنان و بردننی هێزەکانمان بدەین ئەوە پێویستە بەلانی کەم پرس و ڕامان هەبێت لەگەڵ هاوبەشەکانماندا لە باکووری ڕۆژهەڵاتی سووریا و هەروەها لە عێراقیشدا. من دەگەڕێمەوە وڵاتە لەسەر سیاسەتی دەرەوی و فاکتەری وڵاتانی تر لەوێ. هاوکێشە سیاسیەکان هەر جۆرە لێکدانەوەیشان بۆ بکرێ ناچێتە ئەو خانەیەوەی بگوترێ سووریا بایەخێکی استراتیژی نییە لای ئەمریکا چونکە هێشتاش زۆر شت ماون لە وڵاتەدا بە ئاکام بگەێنرێن تا ئەمریکا و ناوچەکەش پارێزراو بن. سووریا پێگەیەکی گرنگی جیۆستراتیژیە بۆ ئەو مەترسیانی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ڕوبەڕووی ئەمریکا دەبنەوە. لەوانە تیرۆریزم. داعش و ئەڵقاعیدە هێشتا زۆر چالاکن لە سووریادا و توانای هێرشکردنیان هەیە بۆ سەر هێزەکانمان لە ناو سووریا و لە دەرەوەی سووریاشدا. ئێران و بڵاوکردنەوەی هێزەکانی ئێران هیچ پاشەکشەیەکی نەکردووە لە خواستەکانی و سووریای وەک بنکەیەک لێ کردووە بۆ هێزەکانی خۆی لە ناوچەکەدا و بۆ ناوچەکانی سەردەریای ناوەڕاست. هەر بۆیەشە وەک لێکۆڵەر جەختی لێ دەکەنەوە و لەو بڕواایەشدا نین کە ئامانجەکانی ئەمریکا لە سووریادا گۆڕانکاریان بەسەر داهاتبن هەرچەندە ژمارەی سەربازە ئەمریکاییەکان بە شێوەیەکی بەرچاو کەم کراونەتەوە. ئەگەر ئەمڕۆ قسە لەگەڵ کاردەسانی بەڕێوەبەرایەتی بکەیت دەڵێن ئامانجەکانی ئەمریکا هەروەک خۆیان ماون بەو شێوەی ساڵێکیان دوان لەمەوبەر. یەکەم شکست پێهێنانی داعش، دووهەم کردنە دەرەوەی ئێران لە سووریا، سێهەمیش پشتیوانکردنی پرۆسە سیاسیە بۆ چارەسەرکردنی ئەو هۆکارانی بوونەتەمایی قەیرانی سووریا. بەڵام کێشەکە بۆ ئەمریکا لەوەدایە کە هێزێکی کەمتریان هەیە لە ڕوبەرێکی بچووکدا بە بەراورد لەگەڵ پێشتردا. هەر تەنها ژمارەی سەربازەکانی ئەمریکا کێشە نییە بۆ ئەمریکا لە سووریادا بەڵکو کاراکتەرە بیانیەکانی تریش بەبێ هیچ گومانێک تەگەرەن لە بەردەم سیاسەتەکانی ئەمریکادا و زەمینە ڕەخساندنیشە بۆ درێژەدان بە تەمەنی ڕژێمەکەی بەشار الئەسەد. تاستا کێشەکە لەوەدایە رووسیا پشتیوانێکی زۆر گەورە لە ئاساد دەکات و هەر ئەمەشە وهای کردووە بەشار الئەسەد هیچ بیرکردنەوەیشی خۆی نەگۆڕێت. رووسیا فشاری خستۆتە سەر ڕێژیمی سووریا. هەر لەم ماوەیە ڕابردوودا بینیمە مۆسکۆ ڤیتۆی بڕیارێکی ئەنجومەنی ئاسایشی نەتەوە یەکگرتوەکانی کرد کە تایبەت بوو بە سنوورکردنەوە و گەیاندنی کۆمەک و دەرمان. لەگەڵ رووسیادا تورکیاشت هەیە لە سووریادا. ئەم دوو نەیارە لە مێژینەی یەکتر کە ئێستا بوونەتە دۆستی نزیک وەک لێکۆڵەر دەڵێن ئەگەر لەشکرەکانی ئەو دوو وڵاتە ڕەوشی سووریایان هێندەی تر ئاڵۆز نەکردبێ ئەوە بەبێ هیچ گومانێک زەمینەیەکیان بۆ ئارامی نەڕەخساندووە. بەبێ هیچ گومانێک بەشێکن لە کێشەکە بەتایبەتیژ رووسیا و تورکیا بوونی لەشکرەکانیان لەوێ زۆر شتیان لە ناو سووریادا ئاڵۆز کردووە وەک بارێکی ئاسایی لە هەر قەیرانێکی لەشکریدا ئەگەر چەند کارکتەرێکی نێودەوڵەتی دەستیان پێوەردا ئەوە قەیرانەکە ئاڵۆزتر دەکەن. لەبارەی بوونی لەشکری تورکیاشەوە لە سووریادا بەبێ هیچ چەند و چۆنێک کاراسانکەر نییە بۆ چارەسەری ئاشتیانە چونکە تورکیا پشتیوانکارێکی گەورەی ئۆپۆزیسیۆنی سووریایە. ئەمە بێ لەوەی لە چەند ناوچەیەکی هاوسنووری لە نێوان تورکیا و سووریادا لەشکری خۆی دانەوە. ڕووداوەکانی سووریا
دوو نەیاری تری سەرسەختی یەکتر تورکیا و ئێرانیشی لەک نزیک کردوێتەوە لە کاتێکدا هەردوو وڵات دەخوازن ڕۆڵی پێشەنیان هەبێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. جا تورکیا و ئێران لە ئێستادا زۆر نزیک لە یەکتر کار دەکەن و هەردوو وڵات پێکەوەن لە پرۆسەی ئەستانەدا. هەردوو پیشیان تێڕوانینی هاوبەشیان هەیە کاتێک باس دێتە سەر کورد. ئەمەش یەکێکە لەو شتانەی ئەو دوو وڵاتی پێکەوە بەستوتەوە. بەڵام ناشبێت ئەوەمان لەبیر بچێت کە هەمیشە تورکیا و ئێران لە پێشبڕکێدا بوون و بەردەوامیش ئاڵۆزی لە نێوانیاندا هەبووە. دکتۆرێمی بۆ خۆ دەزانی ژمارەیە کارکتەری بیانی لە ناو سووریادان. ئەوانن خاوەن بڕیار یا خەڵکی سووریایە ئەو دەسەڵاتی ئێستا کە لە سووریادا هەیە. من بۆ خۆم هیوادارم خەڵکی سووریا خۆیان خاوەنی دووە قسە بن لەسەر ئایندەی وڵاتەکەیان. ئێستا و لەوەتای دووهەم شەڕی جیهانی تەواو بووە ژمارەی هێزە بیانیەکان لە وڵاتەدا لە هەموو کاتێک زیاترە. لەگەڵ بوونی ئەو هەموو هێزە بیانیانەدا گەیشتنی هێزەکانی ڕژێمی سووریا بە پشتیوانی هێزەکانی رووسیا بۆ ناوچە سنووریەکانی نێوان سووریا و تورکیا هێندەی تر ڕەوشەکە ئاڵۆز بووە. لە بیرمان نەچێت هێزەکانی سووریای دموکرات هەمیشە وتوێتی دەخوازێت وەک بەشێک لە سووریا بمێنیتەوە و جیابوونەوەی ناوێت چونکە هەسەدا جودایی خوازنیە. جاهەبوونی هێزە سەربازیەکانی سەر بە ڕژێم لەسەر سنوور کە لە ڕووی تێۆریەوە پێویستە بەرپرسیارەتی ڕژێم بێت وەگەر ئەو هێزانەی حکوومەتی سووریا بتوانن سنووری وڵاتەکە بپارێزن ئەوە لە بەرژەوەندی هەسەدە دەبێت و ئەوە شتێکە پێویستە لە بیرمان بێت. بەڵام بەداخەوە ئەو ئاگربەستەی بەناوبژی ئەمریکا مۆرکرا لە ڕۆژی هەفتەی مانجیدە و دواتریش ئەوەی لە 22 هەمان مانگ لە ناوبژی رووسیا مۆرکرا واتە دوو ڕێکەوتنی ئاگربەز لەگەڵ تورکیادا مۆرکراوە. ئێستا تورکیا کۆنتڕۆڵی ناوچەکانی نێوان گرێسپی و سەرەکانی کردووە لە باکووری سووریا. لە یەکێک لە وتارەکانمدا باسم کردووە ئەگەر بێت و لە ڕۆنگەی مێژوویەوە سەیری بکەین و بزانین ئەو بوونەی تورکیا لە ناوچەکەدا مانای چییە. لە ڕاستیدا ئەوەی یەکێک بووە لەو ناوچە خوێناویانەی ژەنۆسایدی ئەرمێنیەکانی تێداکرا لە ناو سووریادا لەسەر وەختی ئۆسمانیەکان لە ساڵانی 1915 و 1916دا نزیکەی 65 بۆ 70,000 کەسی ئەرمەنیایی لە سەریکانی کوژران. ئێستاش ئەو شاروچکەیە لەژێر کۆنتڕۆڵی تورکیا و لایەنەکانی سەر بە تورکیادایە کە زۆر بەشیان لایەنی ئیسلامی سەر بە تورکیان و ئەمەش وهای کردووە هێندێک لەو ژمارەکەمەی ئەرمەنیەکانی لەوێ ماونەتەوە 100 پاش جەنۆسایدی باپیرانیان حەز بە ترس و دڵڕاوچێ بکەن لە تورکیا. هەر بۆیە پێویست بە بیرکردنەوە دەکات لە کاریگەری درێژخایەنەکانی ئەم دیاردەیە و چۆن بتوانرێت بڕیار و ڕێکەوتنی نوێ بهێنرێتە ئاراوە لە نێوان تورکیا و سووریادا. هەروەهاش حەسەدا چونکە هەر کوردەکان نین بەتەنیا ڕوبەڕووی مەترسی دەبنەوە بەڵکو ئەرمەنیەکان و کریستیانەکان و عەرەبیش ڕوبەڕووی ئەو مەترسیانە بوونەتەوە. هەر هەمووی ئێمە گوێمان لە دەینا بوو دەینا ئاماژەی بەوە کرد کە ئامانجەکانی ئەمریکا وەکو خۆی ماونەتەوە لەگەڵ ئەوەشدا هێزەکانی کەم کردوێتەوە. بەڵام بوونی تورکیا رووسیا ئێران ئەمانە نابن بەڕێگر لە جێبەجێکردنی ئامانجەکانی ئەمریکادا. بەدڵنیاییەوە هێزی کەمترمان هەن لە ناو سووریادا بەڵام هەمان ئامانجەکانی پێشومان هەر ماون و دەمانەوێت بیان پێچین. ئەمە لە ڕاستیدا پێچەوانەی یەکترن. بەڵێ ئامانجمان هەن دەیخوازین لەگەڵ سەرچاوی سنوورداردا. هەر بۆیە کارکردنمان لەگەڵ هاوبەشەکانماندا زۆر بە گرنگ دەزانم. پێشم وایە ئەوەش گرنگە ئەگەر بەڕێوەبەراتی خۆسەری لە باکووری ڕۆژهەڵاتی سووریا ڕێگەی تری هاوکاریکردن بدۆزیتەوە لەگەڵ هەرێمی کوردستانی عێراقدا یان لەگەڵ حکوومەتی نێوەندی عێراقدا. بۆ نمونەکردنەوەی خاڵەکی تری پەڕینەوەی سنوور لە نێوانیاندا دەتوانن بیکەن ئەگەر بیانەوێت و دەشتوانن خۆیان ئەو دەست پێشخەریە بکەن. لە ڕووی بردۆزی ئەومە ڕاستە بەڵام لەسەر ئەرزی واقع ئەمە دەکرێیان نا ئەمەیان هێشتا نازانین. ڕاستە ئەوەی مەبەستمە لەمەدا ئەوەیە کە ڕژێمی سووریا دەیەوێت کۆت و بەندی بەڕێوەبەرەتیەکەی خۆسەر بکات و دەیەوێت دایبڕێنیت لەڕێی کۆنتڕۆڵکردنی هەموو خاڵە سنووریەکانەوە. ئێستاش ڕژێم سەرکەوتوو بۆ لە کۆنتڕۆڵکردنی ژمارە ئەو خاڵ و بنکە سنووریانەوە بە بەراورد لەگەڵ ڕابردوودا. جا مەبەستەکەی من بۆ 4 ملیۆن کەسی دانیشتووی ئەو ناوچەیەوە و بۆ ئاوارەکانی لە ناوچەکانی ترەوە ڕایان کردووە. پشتیان بەو پێداویستیانە بەستووە کە لەو خاڵە سنووریانەوە پێیان دەگات. ڕێبەراتی خۆسەری و هەروەها کاربەدەستانی عێراقی لە هەولێریان لە بەغدا لە ڕووی تێۆریەوە دەتوانن خاڵەکی سنووری بکەنەوە بۆ دڵنیابوون لەوەی بە تەواوەتی دان نەبردرێن لە جیهانی دەرەوە.
ئەلبەتە بیرکردنەوەیشی زۆر و بەرنامە ڕێژەیەکی ئێجگار گەورەی دەوێت و بڕیارێکی سیاسی گەورەشی دەوێت مادەمێکی قسەمان هەر لەسەر ئەوەیە بابزانین بیرکردنەوەکانی تورکیا چۆنە لە سووریادا. تورکیا بەردەوام باز لە قەیران و شەڕە گەورە چاوەڕوانکراوەکەی ئیدلیب دەکا. پێشتر تورکیا دەستی گر بەسەر شاری کوردنشینی ئەفریندا و هەروەها پاش بڕیارەکەی سەرۆک ترامپ بۆ کشانەوە لە سووریا ئانکەرە دەستی بە هێرشێکی گەورە کرد بۆ سەر ناوچە کوردنشینەکانی باکووری ڕۆژهەڵاتی سووریا. تورکیا نیگەرانیەکی زۆری هەیە وەک دەڵێ لەسەر دۆسەی پەنابەرانی سووریایی. 400,000 کەس لە ئیدلیب کە سەرجەم دانیشتوانەکەی 4 میلیۆن کەسا ئەو 400,000 بە ئاراستەی سنووری ئێمە دێن. جا بۆ یارمەتی و کۆمەجی ئەو خەڵکەی ئێمە دەتوانین چی بکەین و چۆن یارمەتی دابین بکەین لەم وەرزی زستانەدا. بەڵام بڕیارمان داوە هەڵمەتێک بۆ ئەو یارمەتیدانە دەست پێ بکەین. بێگومان ناشێت بە چادر و دەوار ئەو یارمەتیە بدەین. هەر بۆیە چەندێک بکرێت بە خێرایی خانووی تایبەتیان بۆ دروست دەکەین. پێشتر تورکیا ڕێکەوتنێکی لەگەڵ ئەمریکادا کرد بۆ ئاگربەست لە سووریادا و دواتریش ڕێکەوتنێکی هاوشێوەی کرد لەگەڵ رووسیادا. بەڵام هیچ یەکێک لەو ڕێکەوتنانە ئەو ناوچانەی سووریای نەگرتەوە کە پێشتر هێزە سەربازیەکانی تورکیا لێبوون. هەردوو وڵات تورکیا و ئەمریکا بە ئاگاییەوە سەرسەودا دەکەن لەگەڵ دزەکردنی تێرۆریستاندا. هەر بۆ ئەو مەبەستەش مەکانیزمێکی هاوبەشدا دەنرێت بە چاودێریکردنی شێواز و چۆنێتی چاودێریکردنی ڕێکەوتن نامەکەماندا. ڕێکەوتنی تورکیا لەگەڵ ئەمریکادا نەبووە مای ڕەوانەوەی نیگەرانیەکانی لە واشنگتن هەن بەرامبەر خواست و ئامانجەکانی تورکیا لەو لەشکرکێشیانەی لە سووریادا دەیانکات. ئەگەر پێشتر گومانێک هەبوو بێت ئەوە ئێستا خواستەکانی ئەردوگان ڕوون و ئاشکران و بریتین لە پاکتاوکردنی ڕەگەزیانە لە باکووری ڕۆژهەڵاتی سووریا و ئەمەش لە ئەستۆی سەقامگیری سنووری ناوچەیی نراوە. لەوانە شەڕی دژی تێرۆریستانی دەوڵەتی ئیسلامی و هەروەهاش بە هاوبەشی و هاوکاری لەگەڵ ئەمریکا و هاوپەیمانەکان لە ناتۆدا. نیگەرانیەکان ڕەهەندی زۆریان هەن. یەکێک لەوانە چارەنووسی گیراوەکانی داعشە. ژمارەیەکی زۆری داعش و بەتایبەتیش بیانیەکان لای هێزەکانی سووریای دیموکرات دیلن کە تورکیاش هێرشەکانی خۆی دەست پێ کرد ترس لەوە بوو ئەو داعشە بیانیە گیراوانە لە گرتوخانەکان ڕابکەن. بەڵام سەرۆکی ئەمریکا دڵنیایی دەدات. ژەنەڕاڵ مەزلوم دڵنیای کردومەتەوە کە کۆت و بەندێکی زۆر قورس وا بەسەر داعشەوە و گرتوخانەکانی داعشی لێن زۆر بەتوندی پارێزراون. ژمارەیەکی کەمیان ڕایان کردووە قسەم لەسەر ژمارەیەکی زۆر بچووکە زۆر بەشیان دەستگیر کراونەتەوە. دڵنیام لەوەی خۆیشی ڕاگەاندنێک دەدات لەسەر ئەوە و توێژی زۆر باشمان بووە توانیمان ژیانی زۆر زۆرێک لە کوردەکان ڕزگار بکەین و ژەنەڕاڵ مەزلوم لەوە تێدەگات. ڕێکەوتنەکانی تورکیا لەگەڵ واشنگتن و مۆسکۆدا وەک پێشتر ئاماژەمان پێکرد بۆ ئاگربەست بوون. بەڵام سەرکردەی هێزەکانی سووریای دیموکرات باسی کردووە کە تورکیا بە تەواوەتی وابەستەی ئاگربەست نەبووە لە کاتێکدا ناتوانێت درێژە بە هێرشە گەورەکەی بدات. ژەنەڕاڵ مەزلوم دەڵێت لەگەڵەوەشدا کە تورکیا ڕێکەوتنی ئاگربەستی هەیە لەگەڵ رووسیا و ئەمریکادا بەڵام ناوبەناو شەڕ ڕوو دەدات وەلی هێشتا پێ ناچێت هێرشی تری گەورەی تورکیا بکرێت چونکە پێدەچێت زۆر لەسەر تورکیا بکەوێت ئەگەر پێچەوانەی ئەو ڕێکەوتنانە کار بکات. ئێستا جەنگاوەرەکانی حەسەدا نزیکەی 10 کیلومتر لە سنوور دوورن و زۆربەی ناوچەکانیش لەلایەن هێزە ناوخۆیەکانی ئاسایشەوە کۆنتڕۆڵ کراون. تورکیا لە ناو وڵاتەکەی خۆیدا ڕوبەڕووی کۆمەڵی قەیران و کێشە و گرفت و ئاڵۆزی و هەرچیەکی ناوەنی بۆتەوە. هێرشی تورکیا بۆ سەرباکووری ڕۆژهەڵاتی سووریا بەڕای تۆ دەبێتە چارەسەر بۆ ئەو گرفتانەی کە ئەردۆغان ڕوبەڕووی بوونەتەوە؟ ڕاستە لایەنە سیاسیەکەی ئەردۆغان هەڵبژاردننی دۆڕان بە جەهاپە لە هەڵبژاردننی شارەوانەکاندا ئەو کاتەی جەهاپە و هەدەپە توانیان جۆرێک لە هاوبەندی و ڕێکەوتنی نافەرمی پێک بهێنن. پێم وایە ئەردۆغان ئەوەی وەک مەترسیەک بینی لەسەر دەسەڵاتەکانی پێش دەچێت ئەو ڕەوشەیەکێک بێت لە هۆکارەکانی ئەوەی هێرشەکەی خۆی کرد لە مانجی دەی ڕابردوودا. مانجی نۆی ڕابردوو لە تورکیا بووم و بەشداریم کرد لە کۆنفرانسێکی جەهاپەدا کە تایبەت بوو بە سووریا.
ئەو هەستم لا دروست بوو کە زۆر کەس لە تورکیا نازان و زانیاریان نییە لەسەرەوەی باکووری ڕۆژهەڵاتی سووریا ناوچەیەکە پێکاتەی جۆراوجۆری تێدایە و هەر کورد نییە بەڵکو هەرە بەچی زۆریشی لێیە. زۆربەی گەورە کاربەدەستانی هێزەکانی سووریای دموکراتیش لە ئێستادا هەرە بن، چونکە ئەو کاتەی ناوچەکانی ڕەقە و دێرەزور و من بزیشیان ئازاد کرد کە زۆربەی دانیشتوەکانی ئەو ناوچانە هەرە بن. ئیتر ئەوانی شاتنە ناو حەسەدەوە و بوو بە هێزەکی فرەنژادی. بەڵام مخابن میدیای تورکیا حەسەدەی بە هێزەکی کوردی و کتومت وەک پەکەکە ناساندووە کە لە ڕاستیدا وەها نییە، چونکە زۆربەی جەنگاوەرانی حەسەدە کورد نین و تەنانەت بە زمانی کوردیش قسە ناکەن. بەڵام لە تورکیا هەمویان وەها ناودێر دەکەن کە پەکەکە بن، ئەمەش لە پێناو ئەوەی ڕەوایی بدەن بەو شەڕەیان. ئەمە بەڕاستی کێشەیە و پێویستە خەڵک لە تورکیا تێبگەن لەوەی ئەو ناوچەیە ناوچەیەکی جیاوازە و لەگەڵ هێزێکیشدا لە شەردان کە زۆرینە عەرەبن. تورکیا چیەوێ لە سووریا؟ هەر بەتەنها دۆسەی کوردیا؟ ئەگەر دۆسەی کوردیا بەتەنیا تورکیا بۆ لە ناو وڵاتەکەی خۆیە ئەو شەڕانە ناکا بۆ دەیباتە دەرەوەی سنوورەکانی خۆی. ڕاستیدا ئەمە دەکەوێتە سەر ئەوەی لە چەند مانجی داهاتوودا چی ڕۆدەدات لە تورکیادا. بێجگەل لەو قەیرانە ئابووری لە تورکیادا هەیە، پێم وایە ئەردۆغان ترسێکی زۆریشی هەیە لە ئەگەری سزاکانی ئەمریکا. ئەمانە بێلەوەی هێندێک لە وڵاتانی ئەوروپایی ڕایانگەاندووە کە ماروی چەک دەسەپێنن بەسەر تورکیادا بەهۆی هێرشەکەیەوە بۆ سەر باکووری ڕۆژهەڵاتی سووریا. بەڵام بیریشمان نەچێت تورکیا پیشەسازی لەشکری هەیە و تا ئەندازەیەک دەتوانێت چەکی خۆی دروست بکات. جا کاتێک ئوروپایەکان یان ناتۆ دەڵێن چیدی چەک بە تورکیا نافرۆشن، خۆی لە خۆیدا هەنگاوێکی گرنگە. بەڵام پێ ناچێت ئەوەندە بەس بێت چونکە تورکیا وەک وتم پیشەسازی لەشکری خۆی هەیە. هەر بۆیە پێویستە یەکێتی ئوروپا و هاوپەیمانەتی ناتۆ بیر بکەنەوە لەوەی چی بکرێت بۆ ئاساییکردنەوەی ڕەفتارەکانی تورکیا لە کاتێکدا تەنانەت چەکدارێکیش بۆ لیبیا دەنێرێت. هیچ لە پرسیارەکانی ترەوەی ینی سەرەتای بەرنامەیە دکتۆر گونۆڵ ئاماژەی بەوە کرد کە ڕۆژ بە ڕۆژ بەشار ئەسەد بەهێزترە بێتەوە. باوا دابنین بەشار ئەسەد لە دەسەڵاتە دەمێنێتەوە. دەتوانێت ڕێگر بێت لەو پلانانەی کە تورکیا هەیەی؟ ڕژێمی سووریا بەردەوام دەڵێت دەبێت هەموو هێزە بیانەکان لە سووریا بچنە دەرێ. ئەمە بێگومان ئەمریکاش دەگرێتەوە و بە هەمان شێوە تورکیاش دەگرێتەوە. بەشار ئەسەد نایەوێت تورکیا بەشێکی گەورەی وڵاتەکەی داگیر بکات کە ئێستا تورکیا لە عەفرین و گرێسپی و سەرێکانی و ئەو ناوچانەیە. هێشتا ڕژێمی سووریا لە توانایدانیە بە تەواوەتی خۆی بسەپێنێت یان دەست بگرێتەوە بەسەر تەواوی وڵاتەکەدا. بەڵام پێویستە چاوەڕوان بین بزانین لە چەند مانگی داهاتوودا چی ڕوودەدات و چۆن دەتوانیت خۆی بسەپێنیتەوە. ئەمە یەک پرسیارێکی خێرات لێ بکەمە لەسەر مەسەلەی تورکیانی بەگشتی لە ناو سووریادا بوونی تورکیا ڕەت دەکرێتەوە. چی وای لە تورکیا کردووە لەوێ بمێنێتەوە؟ هەر پشتیوانیەکەی ئەمریکایە بۆی؟ بەشێکی پەیوەندی بەوە هەیە کە تورکیا لە ڕاستیەکانی ناو سووریا تێناگات. بەشێکی زۆری حەسەدە هەرەبن. یەکگرتوویەکی بەرچاویش هەیە لە نێوان کورد و عەرەب و کریستیان و ئەو بەشەکەمەی تورکمانەکانیش و ئێزیدەکانیش کە لە ناو هێزەکانی سووریای دموکراتدان و بەشێکن لە حەسەدا. هەروەک لە سەرەتای بەرنامەکەشدا باسم کرد، هێندێک کەس وەهایان مەزەندە دەکرد هەر کە تورکیا دەستی بە هێرشەکەی کرد ئەوە حەسەدە هەڵدەوەشێتەوە و تیرەکانی عەرەب بەگشت حەسەدەدا دەچنەوە و یانیش دەدەنە پاڵ هێزەکانی بەشار ئەسەد. ئەمانە هیچیان ڕوویان نەدا و پێشم وایە تورکیا ئەو یەکگرتووەی حەسەدەی بە شتێکی ئەوە تۆ نەدەزانی. ئەم تێنەگەیشتنەی ئانکارا هۆکارێکێتی. ئەوەی تریشیان ئەو پەیوەندە زۆرەیە لەگەڵ سەرۆک ترامپدا بە شێوەیەک لە یەک پەیوەندی تەلەفۆندا سرای سەوزی بۆ ئەردوغان هەڵکرا تا هێرشەکەی بکات. جا ئەمانە وەک بڵێیت گوڕێکی داوەتە تورکیا تا بەردەوام بێت لەو جمە و جۆڵانەی و فراوانکردنیشی بەرەو لیبیا. بگەڕەمەوە وڵات باز لە هەرێمی ئەدلبەکەی. ڕەوشی هەرێمی ئیدلب ڕەوشێکی خراپە و وەک سەرچاوەکانی هەرێمەوە دەڵێن بەرەو خراپتریش دەڕوات. ڕێکخراوە ناحکومیەکان ئاگایی دەدەن ئەگەر بێت و کاراکتەرەکانی ناو قەیرانی سووریا نەگەنە بەرەنجامێک ئەوە بە دووری نازانن
کارەساتێکی مرۆیی ڕوو بدات. هیوادارین و نزا دەکەین ئەنجومەنی ئاسایشی نەتەوە یەکگرتوەکان بڕیارەکەی خۆی بەلایانی کەمەوە بۆ 6 مانگ درێژ بکاتەوە. ئەمە ئەگەر بۆ 1 ساڵ نەبێت چونکە ژیان و گوزەرانی 4 ملیۆن کەسی پێوە بەندە. بەلای گەورە کاربەدەستانی ئۆپۆزیسیۆنی سووریاوە ئاگربەز ناکرێت تەنها وەک دۆسەیەکی لابەلا لێ بڕوانرێت و داواش دەکەن هەموو لایەنەکان بە ئەرکی خۆیان هەستن. ئەم ناوچانە بوونەتە وێرانە ئێمە بە ناوچە وێران کراوەکان ناودێری دەکەین و پێویستە لەو ڕەهەندەوە سەر و سەودای لەگەڵدا بکرێت. نابێت ڕێگە نەبێت کە کۆمەڵگەی نێونەتەوەی وڵاتانی ناوچەکە و وڵاتانی تری پارێزگاری بە ئەرک و بەرپرسیارەتی خۆیان هەڵنەستن تا ئاگربەستێک جێگیر بکەن. ئاگربەستێکی کورتخایەن نا چونکە هیچ بەرهەمێکی نابێت بەڵکو پێویستە بگەنە ئاگربەستێکی هەمەلایەنە. بەلای نەتەوە یەکگرتوەکانیشەوە بەشێکی گەورە و گرانی قەیرانی سووریا دۆسەی ئاوارەکان و UN هەر بەرەنجامێکی ئەرێنی لە هەوڵەکان بۆ چارەسەرکردن بە هەنگاوێکی گرنگ دادەنێ بۆ هێورکردنەوەی ڕەوشی سووریا. ئەگەر سەیری قەبارەی قەیرانەکە بکەیت بێگومان هێشتا کێشەکە لەوەدایە لە 150 دانیشتوانی سووریا ماڵیان جێهێشتووە. جا ئەوەی دەمانەوێت پێی بگەین ئەوەیە ڕەوشێک دروست بکەین تا ئەو خەڵکە بتوانێت بگەڕێنەوە. ئەوجا پێویستمان بە پرۆسەیەکی سیاسی و بەبێ هیچ گومانێکیش پێویستمان بە هێورکردنەوەی ڕەوشی ئیدلیب هەیە. مۆسکۆ دەڵێت ئەوە وڵاتانی ڕۆژاوان ڕێگەنادەن ئاشتی و سەقامگیری لە سووریادا بێتە ئاراوە چونکە وەک دەڵێ جیهانی ڕۆژاوا بە دوو چاو دەڕوانێتە سەرجەم دۆسەی سووریا. ئێمە لایەنگیری و سیاسەتی بانیەکە و دوو هەوا دەبینین لەو وڵاتە ڕۆژئاواییە خێرخۆیانەدا و نایانەوێت هیچ یارمەتی و کۆمەکێک بنێرن بۆ ئەو ناوچانەی لەژێر دەسەڵاتی حکومەتدا دەیانەوێت یارمەتیەکان بنێرن بۆ تیرۆریستان لەو ناوچانەی لەژێر کۆنتترۆڵی ئۆپۆزیسیۆن و هەندێک جاریش لەژێر کۆنتترۆڵی ئۆپۆزیسیۆنە ڕادیکالەکاندان. دکتۆرەیمی بەڕای تۆ وڵاتانی جیهان کۆمەڵگەی نێونەتەوەی بەگشتی دەگەنە ڕێکەوتنێک لەسەر دۆزی ئیدلیب کە بۆتە جێی سەرنجی هەموو دنیا. بەڵێ و پێویستیشە زیاتر لە 3 ملیۆن کەس دانیشتووی ئیدلیبن. بەشار ئەلئەسەد لە ناوڕاستی مانجی 12ەوە دەستی کردو بە کردە لەشکریەکانی تا دەست بەسەر ئەو هەرێمەدا بگرێتەوە. بێگومان کۆنتترۆلکردنەوەی خاڵە سنووریەکانیش کاریگەریی نەرێنی دەبێت بەسەر هەرێمی ئەدلیب و دانیشتوانەکەیەوە. ژنرال مەزلوم کۆبانی سەرکردەی هێزەکانی سووریای دموکرات لەو ماوەی ڕابردوودا باسی ئەوەی کردووە کە ئەو خەڵکەی لە ئیدلیب دەژین دەتوانن بچنە ناوچەکانی لە ژێردەستی حەسەدەدان. ئەمە پێشنیازێکی حەسەدە بوو. پێویستە ئەمریکا و رووسیا کە پێشتر بەیەکەوە کاریان کردووە لە ئاسمان و لە سەرزەوی سووریا ئێستاش بەلای منەوە دەتوانن هەمان ئەو کارە پێکەوە بکەن ئەگەر بویسترێت. پێویستە رووسیا و ئەمریکا چارەسەرێک بۆ ئەم کێشەیە ئەدلیب بدۆزنەوە تا ئەگەری کارەساتە مرۆڤیەکە دوور بخرێتەوە. پێم وایە پێویستە رووسیا و ڕژێمی سووریا چارەسەریەک بدۆزنەوە چونکە ئەمریکا هیچ پەیوەندیەکی لەگەڵ ڕژێمی سووریادا نییە و پەیوەندیەکانمان لەگەڵ رووسیادایە. بۆیە ئەو چارەسەری سیاسیە پێویستە لای واشنگتن و مۆسکۆ بێت. بەڵام بەڕای تۆ رووسیاوە کات رووسیا و هەنگاوە دەنێکە لەگەڵ ئەمریکایە بگاتە ڕێکەوتنێک. لێرەدا پێویستە جۆرێک لە ڕێکەوتن بکرێت هەر هیچ نەبێت تا ڕێگە بگیرێت لە کوژرانی ئەو خەڵکە سیڤیلیە لەوێن. دەزانیت کە هەیئەتی تەحریری شام لەوێ بوون و ئەو ڕێکخراوەش لقێکی ئەلقاعیدەیە و چەند ساڵێکە کۆنتترۆلی ئیدلیبی کردووە. ڕاستە میلیشاکانی ئەلقاعیدە لەوێن بەڵام خەڵکی سیڤیلیش لە ئیدلیبن. ئەوەی من مەبەستما ئەوەیە کە پێویستە استراتیژیەک بۆ چوونە دەرەوەی ئەو خەڵکە سڤیلە دابین بکرێت یانەوە تا بچنە ناوچەکانی ژێر کۆنتترۆلی هێزەکانی سووریای دموکرات یانیش بچنە ناوچەکانی ژێردەسەڵاتی ڕژێمی سووریا. جا هەر کامێکیان بێت ئەوە پێویست بەکردنەوەی ڕێڕەوێشتی مرۆڤی دەکات تا ڕێگە بگیرێت لە کارەساتی مرۆڤی لە ئیدلیب. هەر ڕێکەوتنێک بکرێت لەسەر ئیدلیب بەڕای تۆ ئێران و تورکیای لێ دەکەنە دەرەوە ئەگەر ڕێکەوتنەکە لە نێوان رووسیا و ئەمریکا بوو یاخو بەرژەوەندی ئەوانیش بەهێن وەردەگیرێ. بەڵێ بێگومان تورکیا و ئێرانیش دەبنە بەشی وەک باسم کرد. رووسیا و ئەمریکا پێشتر ئەزمموی کارکردنی هاوبەشیان هەبووە لەسەر ژمارەی دۆسیە و ئەمە ئێستاش واتە دۆسیە ئیدلیب. ئەمە ئێستاش واتە دۆسیە ئیدلیب.
بەبێ هیچ گومانێک پێویستی بە سرنجێکی گەورە و هاوکارێکی زۆری کۆمەلگای نێونەتەوەیی هەیە. ئەمی بە تۆزێک باز لە دەستوری سووریاش بکەین ئەمیش خۆی لە خۆیدا بۆ بە کێشەیەکی سیاسی. پرۆسەی داڕشتنەوەی دەستورێکی نوێ بۆ سووریا ئەمیش بۆتە دۆسەیەکی گرنگ کە هاوڕایی لەسەر نییە و کۆبوونەوەکانی بۆ ئەو مەبەستە دەکرێن هەر جارە و بە بیانوویەکەوە دوا دەخرێن. پێناچەیە تا کاتی ئەم بەرنمەیەش هاوڕاییەک هەبێت لەسەر چۆنێتی داڕشتنی دەستوری نوێ بۆ سووریا. ڕۆڵی نێونەتەوەیی گرنگترین ڕۆڵە تا ڕژێمەکەی بەشار ئەسەد ناچار بکات و بێتە سەر مێزی دانوستاندنی دەستور. ئەوەی پێویستە لەسەر ئۆپۆزیسیۆن بیکات لە پێناو ئەم لیژنەی دەستوریەدا ئەوەیە ئامادە بێت یەکگرتو بێت و هەروەهاش نوێنەرایەتیەکی دروستی هەبێت. ئێمە پێچەوانەکەیمان ناوێت و دەشبێت ڕوانینەکانی ڕوون و ئاشکرا بن و نەبێتە لایەنێک بۆ تەگەرە بەڵکو و لایەنی بەشدار بێت بۆ بەرەو پێشبردننی کار و ئەرکەکانی لیژنەی دەستور. ئەم دواکەوتنە لە تەواوکردنی کارەکانی لیژنەی نووسینەوەی دەستوردا بەلای نەتەوە یەکگرتووەکانەوە لە نەبوون یان کەمی ئاستی متمانەی نێوان لایەنەکاندایە هەر بۆیە دەڵێت کاتی زیاتری پێویستە. ئێمە بێگومان تێدەگەین لەوەی کاری لیژنەی دەستور کاتی پێدەوێت هەر بۆیەشە بڕوام وایە کە نابێت پەلەی لێ بکرێت. دەزانین نادیاری هەیە لەم لیژنەی دەستورەدا بەڵام گرنگترین شت ئەوەیە بەردەوام بین لە کۆبوونەوەکردن و بەکاوخۆ متمانە دروست بکەین. هیواداریشم ئەمە کاریگەری هەبێت بەسەر پرۆسەی سیاسیەوە بەو شێوەی گۆڕانکاریەک لە ژیانی ئەو سووریانەدا بێنێتە ئاراوە کە لە وڵاتەکەدا دەژین. ئەمی بۆ خۆ دەزانی دەستور ئێستا بۆ بەیەکێ لە کێشە سەرەکیەکان لە نێوان بە تایبەتی لایەنەکانە ئۆپۆزیسیۆن حکوومەتی سووریانەتەوە یەکگرتووەکان رووسیا لایەک ئەگەر ئەو دەستورە بنووسرێتەوە بەو شێوەیە کە پێویستە چ شتێک دەگۆڕێ لە ژیانی سووریاییەکاندا بە تایبەتی ئەگەر بەشار ئەسەد لە دەسەڵاتە بمێنێتەوە. ئەمە پرسیارێکی گەورەیە سەبارەت بەوەی لە ئایندەی سووریادا چی ڕوودەدات ئەگەر ئەسەد لە دەسەڵاتدا بمێنیتەوە. هەڵوێستی ئەمریکا ئەوەیە کە حکوومەتی دەمشق پێویستە بەرپرسیار بێت لە بەردەم خەڵکی خۆیدا. بەڕاستیشدا بەشار ئەسەد بەرپرسیار نەبووە بەرامبەر بە گەلی سووریا و بەرپرسیاریش نەکراوە لەسەر ئەو تاوانانەی کردوونی. یەکێک لە کێشەکانی تری پرۆسەی نووسینەوەی دەستور لە سووریادا ئەوەیە کە یەک لە سەرسەی دانیشتوانی وڵاتەکە لە دەرەوەی ئەم پرۆسەیەدان. ئەلبەتە ئەمەش یەکێک بوو لە داواکانی خەڵک لە باکووری ڕۆژهەڵاتی سووریا تا بەشدار بن لە وتوێژەکانی لەسەر دەستور و لەسەر ئایندەی سووریادا دەکرێن. با دووە پرسیارمیانی کە بەرەو کۆتایی بەرنامەکە دەڕۆین سەبارەت بە بەهاری عەرەب بێت بە بەراورد لەگەڵ ئەزمموی سووریادا زۆرە لە وڵاتە عەرەبیەکان بەهاری عەرەبی تیایدا سەرکەوتوو بووە ئەمە نمونەی مسلمان هەیە بە هەموو کێشەکانیەوە بەڵام زوو توانرا کۆنتترۆل بکرێت تونسمان هەیە تا ئەندازەیەک یەمەن و هەندێک وڵاتی تریش بۆ لە سووریا ئەم بەهاری عەرەبە ینی ئەتوانم بڵێم بوو بە پاییز و زستانی گەلانی سووریا. ئەوە ڕاستەوە ئێستا ساڵیادی شۆڕشەکانی تونس و میسرە. ڕۆژی 25 مانجی یەک خۆپیشاندانەکان دژی ڕژێمەکەی حوسنی مبارەک لە مسر دەستیان پێکرد. ئەوەی ئێستا لە وڵاتە دەیبینی لە 7 ساڵە لە دەرەوەی دەسەڵاتەکانی بەشار ئەسەددایە. ئەم ئەزمونە هەوڵی ڕوخاندنی ڕژێمی ئەسەدی نەداوە بەڵکو بیستوێتی ئۆتۆنۆمی بۆ خۆی بەدەست بێنێت لە کاتێکدا لە تونس هەوڵەکان بۆ ڕوخاندنی بنالی بوو و لە مسریش بۆ ڕوخاندنی مبارەک بوو و دواتریش ڕوخاندنی ڕژێمەکەی مرسی بوو. لە مسر گۆڕان لە سەرۆکەکاندا هاتە ئاراوە بەڵام بە هەمان شێوەی ڕژێمە سەرکوتکەرەکان و ئەو ڕژێمانەی لەشکر پشتیوانیان دەکات. لە نۆهەمین ساڵیادی ئەو شۆڕشەی مسردا ئێستا هێندێک کەس ئاماژە بەو ڕاستیانە دەکەن کە هێندێک لەو کەسایەتە ئۆپۆزیسیۆنەکان لە زینداندان. ماهی نور ئەلمیسری پارێزەرێکی داکۆچی کاری ناوداری مافەکانی مرۆڤ و ئێستا بۆ چارەمین جارە لە زیندان دەنرێت. خانم ئەلمیسری خاوەنی هەمان ئەو خەڵاتە نێونەتەوەی مافەکانی مرۆڤە لە ساڵی 1985دا درا بە نێلسن مەندێلا. ئەم خانمە پارێزەرێکی زۆر ناوداری مافەکانی مرۆڤە بەڵام ئەمە چوارەمین جارە زیندانی دەکرێت. هەر بۆیە لەم ساڵیارەدا بیرم لای ئەو زیندانە سیاسیەکانی ترە و بە پێویستی دەزانم بڵێم دەبێت جێی سرنجی هەمان بێت. وەک دەزانیت هەر لە ماوەی ڕابردوودا هاوڵاتێکی ئەمریکایی مستەفا قاسم لە یەکێک لە زیندانەکانی مسردا گیانی لەدەستدا. هەر بۆیە پێویستە سەنجیز بخرێتە سەر ئەم دۆستیانەش و بە تایبەتیش لە مسردا.
ئەمی زۆر سپاس دەکەم بۆ بەشداری لەم بەرنامەیە زۆر سپاس دەکەم لەگەڵ سپاس و پێزانینێکی زۆر بۆ ئێوەی خۆشەویست تا بەرنمەیەکی نوێی چاوی واشنگتن ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامە وەی خۆشم بەڵێن ساڵح پەسەند بفەرمونون و هەر لە خۆشیە جێتان بێڵین.